یەک دوو ڕکۆردن کاکاوان ئارێ ڕکۆردن بەلەم بەپانتڵ کوردی تیشێت یەپان تەزبێح دۆر و ملیش کلاش سەر و پێش قژە کاش سێخ و جگەرە و لەو دەمیش عاشق و میتینگ و ڕاپی بێ بەکڵاو یە بانک هێدفۆنە قەرزی پەنجە بۆکس پێشەڕی ستایە گانگ شەو ڕۆژ بیت باکس وەش بە وەژ واچم منە ناگەنگەستر چش بیان کە پیاگی یاوێنێ هیچ فەرقەتانیەن کول جەوی مەشتێ کول گەرەکشان گەنگستر و خەفەنێ با کول گەرەکشاننجە هونەر و کۆڵانەکە بوانە جگەجە بەعزیەتە کە فەمتە هەن مەزاندە چێژماچوو قسە کا مەزاندە حەقەن بەڵام ڕقەن یاگێ ڕزینە شعور و بەعزیەتە فرەجە ڕەفیقەکان وا چاپەنەم هۆرامی ڕاتە دەست پەنەکەدا خژمیاوی بەچش نەزانن مناشق و ئیڕاینا سارەتەکانی بە تۆ چەنی ئیبیتیە نەفاس گەنگ بێ و گەنگستەرینە ناسڵحەم پەنەن بەنگ 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 نەمەسەفی مەوادی بەنگ و ئەلکۆلینە بسۆ ئۆریجیناڵینە ئاشکرا و دیار داستان و ڕەپیم پاجۆرە دەست پەنە کرد مامۆستا زانکۆی وات پەنەدادی خاستن بەچیشی بە زوانی و ئاید ڕەبمەواچی تاتو سەرکەردەبی پیانگامایەتەر ئیسە هەنا ڕوو بیت و کاوانی کەموانی و هەنا دلێ ئستێدیۆ تیۆنی هەنا چیر و زەمینی یاگیە تاریک هەسارەیە دلێ دڵ و زەمینی قارەمانیە ناپێیا و بابێم پێ زوانی هەورامی پێنەتەوە و گۆڕانی منووسوو تا تۆ بشناسیوە زوان و فەرهەنگ و کولتور و هەورامانی وێم دەسەکەم مەگیرونە سەر و بڕگە چێواوی بێم سەرقاڵ مەکەرونە تاوێم کەش و سەر فاڵەوێرگیر و جالبن فەزای مەجازی وێم بەفەیک بێ نیشان نەمە و وێمە ناڕۆ و بیت و ئۆڵسکۆڵی وەختێ وێدبی وێتایی بشناسیوە چانیە باشترن کێ فەیک و ڕیاکاربی تۆ جمەتاوی سەرەتایە بی ئومیدوار بی پیڕواوە کێتاوی کەسیە بی پێکەسانێ تەری قەڵەم بەدەست بی جەڕا و ڕاستی دەرس و مەکتەب و هیپاپی